باشی نشانی رنگی هاون آراسی پێگەهێن باشی وەڕابێژم نەها لە گوندێت ژالی ئەرتێش عێراقی و هاتنە ژووی عێراقدا چەندین یعنی ئەوراز بچووکە خۆم پڕێشکردی هەیە لە پاشی نشانی رەنگی هاون ئاراسی پێگەهێن باشی وەڕابێژم نەها لە گوندێت ژالی ئەرتێش عێراقی و هاتنە هێزانان دەستکردێکی گەلە سەربازبووکان پێشگایی ئینشاءالله فڕێن چاوێرین چەکدارن باشێ هون دەنگێ من ببیستن من وەکو پەیکەرسازێک بڕێک ئەرکی نەتەوایەتی هەیە فرامۆشی ناکەم. هەر ئەو ڕۆژەی هەواڵی شەهادەتی شەهید شیفام بیست بڕیارم ماکە من پەیکەرێک بۆ ئەم کچە شەهیدە مایک بەدەستە بکەم. کورد نوێنەری هەرچی مایک بەدەستی دنیا هەیە شیفا سمبولە سمبولی تەواوی مایک بەدەستەکانی دنیاە ئەمەش کەوا لە میلەتی من و تۆیە مای شانازی هەموو گەری کوردە بۆی ئەو کارە ژووی عێراقدا چەندین یعنی ئەوراز بچووکە خۆم پڕێشکردی هەیە لە پاشی نشانی رەنگی هاون ئاراسی پێگەهێن باشی وەڕابێژم نەها لە گوندێت ژالی ئەرتێش عێراقی و هاتنە هێزانان دەستکردێکی گەلە سەربازبووکان پێشگایی ئینشاءالله فڕێن چاوێرین چەکدارن باشێ هون دەنگێ من ببیستن من وەکو پەیکەرسازێک بڕێک ئەرکی نەتەوایەتی هەیە فرامۆشی ناکەم. هەر ئەو ڕۆژەی هەواڵی شەهادەتی شەهید شیفام بیست بڕیارم ماکە من پەیکەرێک بۆ ئەم کچە شەهیدە مایک بەدەستە بکەم. کورد نوێنەری هەرچی مایک بەدەستی دنیا هەیە شیفا سمبولە سمبولی تەواوی مایک بەدەستەکانی دنیاە ئەمەش کەوا لە میلەتی من و تۆیە مای شانازی هەموو گەری کوردە بۆی ئەو کارە دەستم پێ کرد دەستگایەکی تەلەڤیزیۆنی کۆن لە پشتەوە قومبەلەیە لێ یاوە تەبان قومبەلەکە شاشەی پێشۆی هەڵتەکاندووە لە باتیەوەی گولە دەرچێ دەست و مایکی شیفا دەرچێتە دەرێ لە شاشە هەڵدەواوەکەوە خۆ لە ڕۆژێکە ئینسان ئیش بکا لە پەیکەرێکە هەر 4-5 سەعاتیشەکە بەڵام من کردمە 15 سەعات چون ئەگەر وام نەکردبا پیاڕان نەدەگەیشتم. ئەم پەیکەرەی کە ئێستا هەیە سەرجەم تەقریبەن 650 پارچەی بچووک پێکاتوە. کارێکی یەکجار دشوار و زەحمەت بوو. من هەر لەم پەیکەرە بە دووری 11 جار دەستم سوتاوە. مایەوە سەر ئەوەی کە لە جێگەیەکە دابن لێ یادداننجێ وەک دەزانی ماڵەکەی من پڕە لە پەیکەر مێژووی زیندوی میلەتێ